چیتە بەغدایە هەمووتان دەزانن هەرچی دەڵێن بە تایبەتی ئەو مینبەرەی خۆی کە ڕوودا و ڕکلامی لۆ دەکەوە بەس لە بۆ بڕوا بکەن هیچ مشکلەی موچە نییە بە خۆتان دەزانن مشکلەی هەرە گەورەی ئێستا پارتی هەڵبژاردنە بۆیە نەچیر بۆ هەڵبژاردن چوە بۆ هیچ کە نەچوە هەوڵدە تەخیری بکە تا ئەو لەحزەیە عێراقیەکان هیچ هیچ ئەو خەبەر هیچ بڕوایان پێ نەکردیە کە لۆی تەعجیل ناکەن هیچی لۆ تەعجیل ناکەن تا ئەو چرکەیە من نازانم سەعاتەش کە چ دەبی اتفاقات چ دەبی بە تایبەتی کە نێچیر هێشتان ئەوە شکەی مایە برادران سەفەرە شکەی لە بۆ ئێرانیش مایە بەڵام نێچیروان بارزانی فشاری کردیە وتی کاکە بە ئاشکاوەی گوتیە مامم مەسعود بارزانی گوتیتی ئەگەر انتخابات تەعجیل نەبێ ئەمە عێراق و هەرێم تێکەدەی چییە ئەندیکەیە مشکلە ڕێنادەین سندوق بێتە هەولێرێ ڕێنادەین وەزعەکی خراپ دروست دەکەین لا هەرێم قبوڵمان نێو انتخاباتە بکرێ هەڕەشەی کردیە دەبی تەعجیل بکرێ ئێڵا بە زەوقی پارتی بی ئەگەر هەموو دنیا بوویتێ یەک لە هەموو دنیا دەڵێ نابی دەبی ئەوە بی انتخابات بکرێ لە وەخت خۆی عێراق ئەمریکا UN کەسی لەگە نییە بە خۆتان دەبین پارتی کەسی لەگە نییە کەس تەنانەت مەسعود برادران هەر وەکو زانیار لەو ماوانە ئەمینە زکری دیت بوو پێی گوت بوو یعنی هەر لە بارزانش ئەڵێن ئەمە جاری تریش باسمان کرد زۆر هەست بە غوبن دەکەن یعنی پەراوێز خستن کە کەسیان لەگەڵ نییە کەس ڕازگۆ نەبووە هەموو دۆستەکانیان کەس نییە کەس ئەو هەموو حزب ئەو هەموو خزمەتەمان کرد کەس لەگەرمان نەبوو لەو هەڵبژاردنە بەڵام هەر ڕێنادەین نێچیر چۆ گوتی پارتی ڕێنادە انتخابات بکری بڕوا بکەن بۆیە ئەو جارەی بە نیمچە هەڕەشەی کردیە عێراقیەکان هێوریان کردەوە و لەگەر ئەمار ئەچیم و سوودانی ئەوانە کە دانیشتنی کردێ نووری مالیچی ئەو نووری مالیچەی بیرتانە چی دەگوت مەسعود دەگوت ئەو جارە بێتەوە سوڵتە ئەمن ئەعلانی دەوڵەتی کوردی دەکەم شەڕێکی گەورەی بە کورد کرد ئێستا کە پەنای لۆ دەبەن لە بەری دەپارڕێنەوە گرنگ عێراقیەکان ئێرانیەکان پڕ بەدڵ پێیان خۆشە پارتی پێدا بگری ئەزانین بۆ هاوڕێیان عێراق و ئێران دەیانەوێت ئەو تەعاتفە دەولیەی لە بۆ کورد هەیە ئەو تەعاتفە دەولیەی لە بۆ کورد ئەوەندەی مایە ئەمریکا UN ئەوانە حەقەچی پێبدا کە ئەو خەوارەی لە ناو بباتن هیچ هێزەکی عێراقی نییە لە دڵەوە پێی خۆشبی ئەو قەوارە بە هەموو بۆگەنی بە هەموو شتێکی و بمینێەوە کورد دەوێت نەمینێ ئەجەنۆرەی ئەوان وەکو عێراق ئێران تورکیا حەز دەکەن نەمینێ باشترین فرسەتی ئەو ملهوڕەیەی پارتی کە دەبی هەڵبژاردن نەکرێ دەی شەش نەکرێ ئەوە ڕێی مەسعود بارزانیە تا ئێستاکە ئەگەر نە تێکی دەدەم نەکەرێم تێکەدا ئەوڕێیان لەگە ئەوە سەدر و لەگەر ئەلبوسی و سنەکان دەمەکە خەریکە کە بە جەماعی لەوە عێراقیش مشکلە دروست بکەن ئەگەر هەڵبژاردن ئەوە نەبی دیار ئەوە تەختیتاتی خۆیانە مانایەوە نیە من بڕوا ناکەم هیچیان پێ بکرێ بڕوا بکەن سەدر هەفتاوەندە کورسی هەبوو ڕقەم یەک بوو داژنیشت هیچی پێ نەکرا لە شکست زیاتر ئێستا کەس حسابی وەزعەکەش چی خۆی دەگۆڕێ پارتی دەکشێتەوە هەلبوسیان دەکرد خەتی ئێران بڕیار دەرا بەڵام ئێران و عێراق حەز دەکەن پارتی ئەو هەبێ عەقلی بکە بۆ ئەوەی کەی مایە و ١٤٩ کەی مایە ئەوەشمان لێ ببردرێ قەوارەکە نەمینێ واوا بەو ئیتیزاها دەبی هەر بە ناوی دادگای فیدرالی عێراق تەفروتونای دەکەن هاوڕێیان تەفروتونای دەکەن چییە وەڵا قەوارەی هەرێم شتێک نەمینێ ئەوانەوەی نێوە ئەوەی بزانم شکایەت دەکەن دەستشیان خۆش ناکرێ هاوڕێیان هەموو انتخاباتەکانی کە کرایە هیچی لە وەختی خۆی نەکرایە هەموو انتخاباتێک لە هەرێم تەخیر کرایە و عێراق من بۆ خۆم بڕوا ناکەم عێراق بێتن دادگای فیدرالی خۆی کە بڕیاری ئیجباریە بێ پاشە کشە پێ بکە لە خاتری پارتی دیموکراتی کوردستان یعنی ئەگەر ئەوەی کرد یعنی قەشمەری بە دادگای خۆی دەکات عێراق فاسدە عێراق ئەوەیە بەس عێراق لە ڕووی قانونی نێودەوڵەتی ترە لە هەرێم
نایە بێتن بڕیاری دادگای فدرالی عێراق پاشەکشە پێ بکە هەم لەسەر هەژماری من و تەوتین هەم لەسەر ینی پاشەکشە ئەو قرارەی کە 11 کورسی کۆتاکان تا ئەنا برادرانەگە سێکە نۆتی قسەی جێندان بەردەوامە ئەگەر برانێوان خۆشیان بی کورە بارحاڵ بەردەوام بن برات جوون بدەن دەستان خۆش بی هەر بەردەوام بن ئاوا خۆتان سوک و ڕسوا بکەن ئاستی خۆتان و عائیلە و بنە ماڵە و حیزبەکان و ئایدۆلۆژی فکری و ئاینی و قەومیتان بە کەیفی خۆتان جوون بە داک و خوشی یەکتر بدەن وەڵڵا ئافەرین بەجددی برادران یعنی تورکیا ئێران عێراق بڕوا بکە ئەوەندەیان پێخۆشە پارتی پێداگیر پیلۆ لەبەر ئەو دەمی سبەی بە بڕیارەکی دادگای فدرالی ئەو حکوومەت و قەوارەیە هەڵدەوەشێنەوە لاوااستری دەکەن و ئەو تەعاتفە دەولیەی کە هەیە ئەوەندەی مایە ئەوانش ئلغا دەکەنەوە هەنجەتەکی باشیان دەبی کە بیکەنە محافەزات هەنجەتەکی باشیان دەبی و هەرێم هیچ کاتی لەدەست نییە هیچ ئەو دەیگۆت ئەمن موچەی دابەش ناکەم دەبی عێراق دابەش نەکە ئەم بکەم ئەوان دەیکەن هاشکلێکە پارەی دەدەن ئەوە هەژماری من ئەوان هەردەنە دەبی تەوتین و تەوتین دەباتەوە لە من وەگرە هاوڕێ لە من وەگرە تەوتین دەباتەوە هەژماری من هیچ پێ ناکرێت شەڕی پارتی ئێستا دوو شتە چەند جاریکە گوتمان هەژماری من لەبەر ئەوەی کانزایەک لە پارەی بێتە دەست و زائیدەن ئەو دەترسێ لەو ئینتخاباتێک کە دەدۆڕێ و قەبارەی خۆت یەکەم جارە ئینتخاباتێک دەکرێت قیچەک هەست پێ دەکرێت خەڵک قانونیە بۆیە تورکیا هانی دەدا نۆڵی پارتی قسەکردنی گۆڕایە لە دوای هاتنی ئەردۆغان لە دوای هاتنی ئەردۆغان کە ئەردۆغان دەیتوانێت لەگە عێراق قسە بکە ئێستا دەڵێن بەس پێکاتەکان یان ئێستا ناڵێ داواکاری پارتیگە سەرکردنەوەی داواکاری پێکاتەکان لەعلم ئەردۆغان پەفیان دەدا بەس لەو هەندەیە بێعەقلەکەی بکەن وەکو ڕیفراندۆم تا ئەوەندەی کەی مایە بدۆڕێ وەزعی پارتی هیچ لەبار نییە لە بۆی هیچ کاتێکی پێ بکرێتن بەڵام عێراق و ئێران و تورکیا ئەوانە گوتم هەموو پێیان خۆشە کە بکرێتەوە ئەن پارتی هەوڵ دەدا لە ڕێەوە و ئەنجومەنی دادوەری و شتەکەن فایق زێدانی نێچی داوای دەکردێت کە سەرۆکی ئەنجومی با بە ئەمە لە عێراق ناتوانین تەدەخل لە ئیشی دادگای فیدرالی بکەین یعنی کەس ناتوانی کەس تا ئێستا نەیکردیە و پێشیان ناکرێ پاشەکشە لە قراری تەوتین بکەن ئەوە دڵنیابن یعنی عێراق خۆی ناخاتە سەر قەشمەری پێکردن بۆیە بیانگوتیانی هیچمان پێ ناکرێت پارتی محەممەدچێوێ چەند مانگ تاخیر بکە بەڕاست بێمە سەر ئەو خاڵەکە لە هەمووی گرنگترا پارتی داوایان شیعەکان زۆر بە زمانەکی دروست گوتیان کاکە بڕۆ خۆتان لەگە یەکێتی پێگوەرن لەگە یەکێتی پێگوەرن مشکلەمان نییە عێراق دەیەوێ هەرێم بێعەقلی بکە شیعە عێراق هەموو سوننەکان هەموو حەز دەکەن ئەو شتێکە ناوی قەوارەی هەرێمە ئەو تەعاتفە ئەوەندە نەمینێ ئەوەندەش بڕوە ئەو مەسعود جێلێ نییە کاکە گرنگ دەبێ قسەبین ئەوە نەگرێتن دەوتیان لەگە یەکێتی پێگوەرن کاکە یەکێتیش کوردیان کاکە وەڵا پاڤل لێرە نییە کەس ناتوانێ قسە بکە کەس ناتوانێ قسە بکە ببورن کەس ناتوانی قسە بکاتن ببورن چاومانە خەیلانێکی پارتیە بەڕوا بکە تەلەفۆنی لۆ کردیم ڕێزمان هەیە هەر دەزانم خەیلانی 100,000 بەهەرحاڵ برادران یعنی یەکێتی پێیان گوتینە وەرن لەگە پارتی ڕێکەون وتی کاکە وەڵا هیچمان پێ ناکرێت کاک پاڤل لێرە نییە یعنی ئەوە کارەساتە بەجددیمە لە 2005 بوو تورکیا بەتەما بوو هجووم بکە سێ بوو بڕوا بکە کاک عەلی سیاسی بە مەهدی خۆشناوی کۆچ کردووی گوتی کورە با بەڕانیشە کاک مەسعود لێرە نییە کەس ناتوانێ قسە بکە کەس ناتوانێ قسە بکە ئێستا یەکێتی لەو قۆناغا عقلیەی وەکو مەسعود بارزانی دەژین پاڤل لێرە نییە قوبادیش ناتوانانی بڕیار بدە کارەساتە حزبێک لەسەر انتخابات ناتوانێت لەبەرەوەی بەڕاست پاڤل لە بەو مشکلەی پارەیە لە هەولێرێ سوار بە بۆ زانیارست لە هەولێرێ بەبی سوار بووە چیتەوە لەبەرەوەی لە سلێمانی ناتوانیت وەرە وڵاتێکی وەکو بەریتانیا تحقیقی لەگە دەکات لەسەر پارەی منوت بەڵام لە وڵاتەکەی ما سەرۆک حیزبە ینی بەجددی نزیک 400 ملیۆن 400 چەندە پارەی خەڵک خورایە لە ئەوروپا دەدرێنە دادگا لە ئەوروپا و ئەمریکا ماڵی بارزانی لەسەر ئەوەی خەڵ بەڵام لە کوردستانەکەی خۆمان هایلایف کارەساتە هاوڕێیان گرنگ یەکێتی تا ئێستا
پێداگرە بە هیواشم پێداگەر بی و ئەگە پێداگر نەبین هي يعني کەس تاکە قووەتی یەکێتی لەوەیە کە لەو انتخاباتە تەزویراتی پارتی نابی بەلای کەم تەوازن دەبنەوە من ناڵێم یەکێتی دەبتە ڕەقەم یەکەکی گەرە گەورە بەس تەوازن دەبنەوە و هەموو ئەوەکان ئەوەیە سەرۆکی حکومەت پارتی ترسی لەوەیە سەرۆکی حکومەت لە مێسروری وەربگیرێتەوە بانکە ژمانی شەڕەکە هەموو ئەوەیە هیچ کەنیە پاڤل و یەکێتی تا ئێستا پێیان داگرتیە کە دەبی بەس نێچیر دەستە ئێرانیش لە ئێرانیش ئەوە دەبی بەس هەموو داواکە لەو هەندەیە کە وا بکرێ کورد دژی هەڵ سیستەماتیکە دژی دام و دەستگایە دژی ئەوەیە بۆ ئەوەی عێراق بە کەیف خۆی لێی بدا تێج ئەوەی چی بکە ئەو مەسعود و مەسرور ئەو کارە قێزەوەی بە نێچیر دەکەن لەوەی تەعاتفی دەولی و علاقاتی هیچ هەموو تووشی بکەن هەمووی تووشی نێچیری بکەن نێچیر کابرایەکی زۆر بێ شەخسیەتە لەو شوێنەی ماڵی مامی پێیان بێدرێ بڕۆ بەس ئەوە ئیشیتی بەس ئەوە ئیشتی و کەتنەکەش لۆ هەندەیە لۆیان دانایە کە وەکو گوتم لۆ هەندەیە کە لەوێ هەم لە ناو خەڵک هەندە قێزەوەنی کە چکو کە تەخیر بکرێ و ڕاستە سەرۆکی هەرێمە و نازام چ بەڵام ئامانجی مەسعود و مەسرور ئەوان دەنێ لۆ مەسعود بەخۆی ناچی لۆ ناچی لۆ نێچیر دەنێری خۆ قرار لە بەردەستی مەسعودە نێچیر برستی ئەو شیعەکان پێیان گوت بڕۆ بە مامت برێت تەعهودێک بنووسی کە تەخیریشی لۆ بکرێ هیچ کە تەخیر نەکە توی ناتانم بەس بە خۆم دەنووسم یعنی نێچیر بەس لەو هەندێک مەسعود دەنێریتن بۆ ئەوەی خراپەکەی بەوبی و نێچیر علاقاتەشی بەرفراوانی لەگە ئەمریکا و ئەوروپا و وڵاتانە هەیە بۆ ئەوی قێزەوەنی کە لەوێن دەربێ ئەویش دژی هەڵبژاردنە هاوڕێیان دژادی هەڵبژاردن لە وەختی خۆی لەو هەموو خۆ دزینەوە لای ئەوروپا و ئەمریکا و UN و ئەوانە زۆر خراپە کارتێکی زۆر خراپە لە ڕفراندۆم ناڵم خراپترە بەڵام زۆر خراپە بۆی پارتی لەو کارتە تێدەکەویتن و تا ئێستا کەس لەگەری نییە بەڵام هەڕەشەی کردەوتی هێرێم و بەغدا تێکەدەین تێکەدەن چیان پێ دەکرێت نازاندرێ ڕەنگی دەرەقەتی کورد بێن بەڵام دەرەقەتی بەغدا نایە و ئەو شتانەی هەموو هەیە تا ئێستا ئەگەر یەکێتی سازش نەکە بەغدا پارتی عقل دەکات هەر بە قانون بە دادگا ها هیچ ناکە بەس بە قانون لێی دەگەڕ ئەوە پارەکەشی دەداتێ و شتەکانی هەمووی بە قانون دەیبەستەوە هاوڕێیان من قسە و باسەکانم هەر ئەوەندە بوو کە نێچیر چووە ینی هەموو دیدارانەی کردیتی هەوڵ بدرێت پارتی بێتەوە ناوێت چەند مانگێک تەزیل بکرێت ئەوەکان گوتیان کورد لە خۆتان ڕێککەون ینی ئەوان مشکلیان نییە ماڵی چی ئەوان دیتان قتاب شتێکانە ئەوان دەڵێن کەس ئەمە دژنین بەڵام لە هەندێکیان برادران تا هەندە کورد پێزەوە بکرێت لە ناوەندە تا بڵێن بابە ئەوانە پیاوی دەوڵەت نی هەر بەڕاستیش ینی پارتی وێشێتی ئەزمونێکیان پیشاندا کە کەس ئەوەی بە دەوڵەت نەمینێتن هەر لەو ڕوانگەەوە وەکو گوتمێکێتیش تا ئێستا کە کاک پاڤل لە لەندەنەوە خەریکی ئەو دۆسەی دادگایەکی لە لەندەن لە سەقوتی خەڵک کەس ناوێری برێ لە بەقوبادی براشەوە ئایا چێتی انتخابات تەزیل دەکەن نا هیوادارم تەزیل نەکەن و ئەگە تەزیل کرا شکایەت بکرێ بەسەر ئەو وەزعی بەڕاستی ینی ناکرێ پارتی ئەوی زەوقی گرتی برێ دەیکەم ئەوی زەوقی نەگرت برێ نایکەم کاکە ناکرێ ئەو عقلێتە خێڵە یعنی پارتی ئەو وێنەیە پیشاندا عقلی خێڵ لە کوردستان بەڕێوە دەسی عقلی دامەزراوەی نییە مەسعود و مەسرور ئەوی بە زەوقی مەنەبی یان دەبی بە زەوقی مەبی یان تێک بچی کاکە وەڵی ناکردە بە حەد نەمینێ ئەو قەوارە هەرێمەش نەمینێتن کە بەو میزاجە شەخسیە هیچ سیفەت هیچ شتە شتێدانی ئەو حکومەتە هیچی نییە مەعاشی نییە ئاوی نییە کارەبای نییە هیچی نییە ئەتو چ دەی قسە لەسەر ئەوەش دەکەی یعنی دەڵێ دەبار لە ناو بچی تا ئەوون دەش نەمینێتن و مادام ماڵی بارزانی لە هەموو ئەوشی گەورەترن هاوڕێیان سوپاسان دەکەم هەر ئەوەندە بوو مەسئولێتی چووە ئەو هەڕەشەی مامی بردیە هەڵبژاردن قبوڵ ناک لە هەرێ لەو دوو نەفەرەی دەبی تەزیل بکرێ شیعە و عێراقیەکانیش ئیتر حەقیان نییە خۆخوایانە ئیتر تەزیل بکرێت تاوەکو بە هەر بە کورد دویسان لە دادگای فیدرالیش بە شکایەتی کورد چکۆ هاوڕێیان عێراق دوو شکایەتی لە هەرێم کردی ئەویش لە ئەوروپایە هەموو کورد شکایەتی لە هەرێم کردی کاتێکی خۆش زۆر سوپاس بە ئەو وەختەی کە لەگەڵ ئێمەتاندا ینی ئەو کاتی خۆتان ئێوەش بەخش کرد بەس ئەو کارەساتە لە گۆڕەیە کە هەمووش
عقلی خێڵە کە دەبی یان بە زەوقی من بیان تێک بدرێ